رادیۆی دەنگی گەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێژار لا ناوەندی هەواڵەکانی ڕادیۆ دەنگی گەلەوە بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ سێشەممە هاوتی جانیڤەری 2025 سان پێشکەش دەکەین. مستەفا قەرەسوو لا بەرنامەیەکی تایبەتی میدیا خەبەر تیڤی ڕۆژەوەکانی هەڵسەنگاند و ناڕەزایەتی لە بەرامبەر ئەو هەڵسەنگاندنەدا نیشاندا کە باس لە هەڵگرتنی گۆشەگیری دەکەن لە دوای ئەوەی کە دیدار لەگەڵ ڕێبەرۆجەلان ئەنجام درا و لەو ڕۆوە جەختیشی کردەوە کە گۆشەگیری تا ئێستاش بەردەوامە. قەرەسوو ڕایگەیاند تا ئێستا ڕێگری لا دیداری پارێزەران و بنەماڵەکان دەکرێت و وتیشی گەر گۆشەگیری لابراوە بۆچی ڕێگە بە چاوپێکەوتنەکان نادرێت و چاوپێکەوتنەکان سنووردارە. هەروەها قەرەسوو سەرنجی ڕاکێشا بۆ سەر سیاسەتەکانی دەوڵەتی تورک پەیوەست بە پرسی کورد و وتیشی کە ئەوان ڕاستی دەوڵەتی تورک و ئەزمونە مێژوویەکانیان بە بیرخۆیان دێننەوە ئەو کاتە پێویستە باوریاییەوە مامەڵە لەگەڵ پرۆسەیەکی بەم جۆرە بکەن. قەرەسوو ئەوەی خستە ڕوو پرۆسەی پێشوو کە وەک پرۆسەی چارەسەری پێناسە کرابوو بەهۆی ناڕاستگویی و نەبوونی هۆشمەندی دیموکراتیک لای دەوڵەت کۆتایی پێهات. هەروەها وتیشی بنەمای تێکۆشانی ڕێبەرۆجەلان هەموو کات چارەسەری دیموکراتیک و چارەسەری پرسی کورد بووە. وتیشی لە چاوپێکەوتنەکەیدا لە ساڵی 1998 لەگەڵ محەممەد علی بیراند چی وتبوو ئەمڕۆژ ڕێبەر ئۆجەلان هەمان شت دەڵێتەوە. قەرەسوو هەروەها سەرنجی ڕاکێشا بۆ سەر ئەوەی کە پێداگیری ڕێبەرۆجەلان لەسەر گۆڕانکاری دیموکراتیک و وتیشی کە بۆ دیموکراتیک بوونی تورکیا دەبێت پرسی کورد چارەسەر بکرێت. قەرەسوو ڕاشی گەیاند کە تا مافە بنچینەیەکانی گەلی کورد بە فەرمی نەناسرێن گۆڕانکاری دیموکراتیک نایەتە دی و وتیشی لە پرۆسەی لێک تێگەیشتنی دۆڵمە باخچێلیشدا مامەڵەیەکی بەو جۆرە نیشاندرا بەڵام حکوومەت ئەو پرۆسەیەشی لەبار برد. هەروەها دەستنیشانی کرد کە بۆ هەڵگرتنی گۆشەگیری لە ئیمراڵی و چارەسەری پرسی کورد دەبێت درێژە بە تێکۆشان بدرێت و ڕایگەیان بۆ ئەوەی پرۆسەکە بە شێوەیەکی ئەرێنی بەرەو پێش بچێت هەڵگرتنی هەنگاوی پاڵنەرانە گرنگە. لە چوارچێوەی سەردان و کۆبوونەوەکانیاندا شاندی ئیمراڵی دەم پارتی لەگەڵ پارتی سەعادەت لە ئەنقەرە کۆبوونەوە. شاندی ئیمراڵی دەم پارتی پاش کۆبوونەوەکان لەگەڵ ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان لە ئیمراڵی لەسەر داواکاری ئەو بۆ ئەنجامدانی کۆبوونەوە لەگەڵ لایەنە سیاسی جیاوازەکان بۆ ئاشتی سەردانی پارتی سەعادەتیان کرد لە ئەنقەرە و کۆبوونەوە. شاندی پارتی یەکسانی دیموکراسی گەلان دەم پارتی پێکاتوە لە پارلەمانتاران سری سورەیا ئوندەر پەروین بۆڵدان و هاوسەرۆکی گەورە شاری مەردین ئەحمەد تورکە قەیوم لە جێگەی سەپێنراوە. هەروەها لەگەڵ مەحموود ئاریکان سەرۆکی گشتی پارتی سەعادەت کۆبوونەوە. ناوەندی ڕاگەیاندنی قەسەدا ڕایگەیاند لا گوندەکانی باکووری بەنداوی تەشرین دەیان چەتە کوژراون دەیان زرێپۆش تێکشکێنراون و ڕایگەیان سەرکەوتنی ئەمڕۆمان دەکەینە دیاری بۆ گەلەکەمان. ناوەندی ڕاگەیاندنی هێزەکانی سووریای دیموکراتی قەسەدا ڕایگەیان هێزەکانیان تەواوی هێرشەکانی دەوڵەتی تورک و چەتەکانیان با پشتیوانی فڕۆکە و تۆپ هاوێژەکان بۆ سەرگوندەکانی باشووری ڕۆژهەڵاتی مەنبەج و دەوروبەری بەنداوی تەشرین تێکشکاندووە. قەسەدا ڕاشیگاندووە لە ئەنجامی تێکشکاندنی هێرشەکاندا دەیان چەتە کوژراون و دەیان زرێپۆش و پانزەریش تێکشکێنراون. قەسەدە جەختی کردوتەوە دواتر زانیاری بەرفراوان و دیمەنی چالاکیەکان بۆ ڕایگشتی بڵاو دەکەنەوە و دەشڵێت هێزەکانمان گورزی بەهێز لە دەوڵەتی تورک و چەتەکانیان داوە. ئەم سەرکەوتنە دەکەینە دیاریگەلەکەمان و بەڵێنی سەرکەوتنی مەزنتر دەدەین. ژنانی زنۆبیا ڕایانگەیان سەرکەوتنی هەر پرۆسەیەکی سیاسی بۆ بنیاتنانی سروریایەکی یەکگرتو بەندە بە بەشداری ڕاستەقینەی ژنان و دەشڵێن جەخ لەسەر پێویستی جێبەجێکردنی هەموو یاساکانی مافەکانی مرۆڤ دەکەینەوە.
لە کۆبوونەوەیەکدا ئەندامانی کۆمەڵی ژنانی سنۆبیا باسییان لە ڕۆڵی ژنان لە سووریادا کرد لە سەرۆکایەتی وڵات و بەشداریکردن لە داڕشتنی دەستورێکی نوێ کە مافەکانی هەموو پێکاتەکانی سووریا بە تایبەتی ژنان مسوگر بکات. هەروەها ژنان جەختیان کردەوە سەرکەوتنی هەر پرۆسەیەکی سیاسی بۆ بنیاتنانی سووریایەکی یەکگرتو بەندە بە بەشداری ڕاستەقینە و کاریگەری ژنان و دەبێت ژنان یەکڕێزی خۆیان بنیات بنێن بۆ گەیشتن بەو ئامانجەی کە دەیانەوێت. لایەکتریشەوە ژنانی زنوبیا لەسەر پێویستی جێبەجێکردنی هەموو یاساکانی پەیوەست بە مافەکانی مرۆڤ جەختیان کردەوە و لەوانە پابەندبوونی کاریگەر بە یاسا نێودەوڵەتیەکان بۆ پاراستنی مافەکانی ژنان وەک پەیماننامەی نەهێشتنی هەموو شێوەکانی جیاکاری دژ بە ژنان. لاسی کانونی یەکەمی ساڵی ڕابردووەوە بە سەدان ژن هەر چوارپارچەی کوردستان و جیهان بانگەوازێکیان ئاڕاستەی ئەنتۆنیۆ گوتەرێش سکرتێری گشتی نەتەوە یەکگرتوەکان دۆناڵد ترامپ سەرۆکی هەڵبژێردراوی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا و وڵاتانی زلهێز لە ئەنجومەنی ئاسایش کرد بە مەبەستی ناسینی ستاتۆی ئیداری خۆبەڕێوەبەری لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا و لەبارەی بانگەوازیەکەوە نەرمین عوسمان چالاکوان لە باشوور دەڵێت پێویستە گەلی کورد بە یەک دەنگ داکۆکی لە مافەکانی بکات کە نەتەوەیەکی خاوەن مێژوویین و هەروەها دەشڵێت شەڕڤانانی ژن لە ڕۆژاوای کوردستان نیشانی جیهانیان داوە کە پارێزگاری لە خاکی خۆیان دەکەن و عەقڵێتی پیا و سالاریان بۆ دیموکراتی خوازی گۆڕیوە. بەلانی کەم با بڵێن ئێمە پەکەکە بخاتە ناو تێرۆری دنیا یانی وەنیە وای بۆ ڕێخستووە بەڵام خۆی ڕۆژانە کوردە کوژێ ڕۆژانە ناوچە وێرانەکە ڕۆژانە خاک لەبەروی دەوڵەتە کەس پێناڵێت تۆ تێرۆری لە بۆیە گرینگە دیسانەکە بە خەڵک بەڵێن بابە ئەمە حاڵی کووردە لەبەروی دەوڵەتە لەبەروی کە پێگەی هەیە لەبەروی دەسەڵاتی هەیە لەبەروی ناوچەیەکی گرینگە کورد لەبەروی بێخاوەنە خاکی نییە خاکی هەیە خاکی داگیر کراوە هەر لایەنەوە بەهی خۆیە زانێ خاکی داگیر کراوی هەیە دەوڵەتێکی نییە کە بڵێ ئەم دەوڵەتە کاریگەری هەبێ لەسەر سیاسەتی نێودەوڵەتی ئەو کاریگەری هەیە لەسەر سیاسەتی نێودەوڵەتی ئێمە لە کاریگەریمان نییە لەسەر سیاسەتی نێودەوڵەتی ئێمە وەختی خۆی پێشمەرگە بووین بەڵام دەنگمان نەگەیشتە دنیا مەگەر یەکێک سەحوفێک بە چ ئاستەنگێگە گەیشتە لای ئێمە و تاکو وێنێکی ئێمەیە کێشا و بڵاوی دەکردەوە لە دنیادا یعنی ئەویش بە دەگمەن بوو بتوانێت یەکێک لەوانە بگاتە لای ئێمە زۆر زەحمەت بوو ئەو وەختەی ئێمە بەس ئەوەندەمە ئەوە بووین ئامانجمان بوو کە کێسەکەمان و پرسەکەمان بگاتە دنیای دەرەوە یعنی ئەوەندە ئاستەک بوو ئەو پەیوەندی میدیای لە نێوان ئێستا ئەو پەیوەندی میدیایە وای کردووە کە شەڕبانانی ژن لە ڕۆژ ئاوا کاریگەری لەسەر هەموو بیر و بۆچوونێکی دنیا بڵێن ئەمە کووردە ژن و پیاویدا کۆچیەکە لە خاکی چکە ئەمە زۆر گرینگە هەر یعنی لە عقلەتێکی پیا و سالاریەوە کردوێتی عقلەتێکی دیموکرات خوازی کە هەموو تاکێکی کورد بە ژن و پیا و بە مناڵ خۆتان بینیوتانە وێنەی ژنێکی ناو ماڵە بە جلی کوردیەوە وەنیە بەسەر پۆشێک و لە شێکەوە چکی هەڵداکۆکی ئێوارەی ڕابردوو لە شاری هەولێر تەقینەوەیەک لە بارگای فەرماندەی زێڕەوانی ڕوویدا و سەرچاوەیەکی ئەمنیش دەڵێت بەهۆی ئەو تەقینەوەیە سێ پێشمەرگە و ئەفسەرێک بریندار بوون. با گوێرەی زانیاریەکان لە فەرماندەی پێشمەرگەی زێڕەوانی لە نێو بارگای فەرماندەی زێڕەوانی لە کاتی مەشق و ڕاهێنان نارنجۆکێک بە سێ پێشمەرگە و ئەفسەرێکدا تەقیەوە و هەر چواریان بریندار بوون. با وتەی سەرچاوەکان بۆ میدیای نزیک لە پارتی برینەکانیان سووکە و بۆ تیمارکردن ڕەوانەی نەخۆشخانەی هەولێر کراون. مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی سەبارەت بە دواکەوتنی موچە و بێباکی حکوومەتی کاربەڕێکەری هەرێم
لە بەرامبەر دابینکردنی مافە سەرەتاییەکانیان زیاتر لە مانگێکە بایکۆتیان ڕاگەاندووە و لەو بارەیەوە بەشێک لە مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی لە شاری سلێمانی دەڵێن ناچینە ژێرباری ئەوەی کا حکوومەت دەست بۆ قوتی ماڵ و مناڵمان ببات و دەسەڵات بەرامبەر بە موچەخۆران بێباکە و بۆشی هەڵکەوتووە کە ساڵانە 2 بۆ 3 موچە بخوات. دەشڵێن تەوتینکردنی موچە بە تاکە چارەسەری ئەم بارودۆخنا لەبارە دەزانین. ئەوەیە مامۆستایان و فەرمانبەران خۆیان سەرپشکن و هیچ کاتێ ناچینە ژێرباری ئەوەی کە ئەو دەستبەرێ بوو قوتی ماڵ و منداڵم من هەر بەسەر چاوی بۆ بکەم. هەموو چالاکیەک لەسەر شەقام لە لۆبی دروستکردن، ڕووکردنە بەغا بە ناوەندی بڕیار بە یاسا، ڕووکردنە دەرەوەی وڵات بە سکاڵا بە هەموو شێوەیە لەسەر ئەمانە بەردەوامە بین هەتا ئەو ڕۆژەی کە مامۆستایان و فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان ئاهێکیان بە دڵدا ئەگاتەوە و دەستی دزی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لە قوتی ژیانیان ئەشکێنین. پارە هەیە و زۆر زۆر زیاتریش لەوە. وڵی بەداخەوە ئێمە ماوەی 2 ساڵ لەسەر ئەم شەقامە هاوارەکەین بە 2 موچە ئەم ساڵکە فەوتاوە 20 موچەی تەواوی مامۆستان و فەرمانبەران فەوتاوە 41 موچەمان وەرگرتووە بە شێوازی لێبڕین و پاشەکەوت و چارەگە موچە و نیوە موچەوە. ئێمە وەک هەمیشە پەیامێکە دەم بەژێ ئەم دەسەڵاتدەدا چیتر ناکرێ ئەوەندە بێباک و خەمسار بێ بەرامبەر بە مامۆستان و فەرمانبەرانی خۆی بۆی هەتا بەم شێوازە بێباک بێ خۆی باجەکەیەدا دڵنیا بە لەوەرەوەی پرنجکێ و ئاگرێکە وڵاتانی ئیقلیم و چواردەوری گردوتەوە هەرێمیش لێ بێبەش نابێ. بۆیە داواکارم بێ بەدەم داواکاری مامۆستان و فەرمانبەرانەوە. ناکرێت تۆ حکوومەتی ناوان لە بەغدادەوە 12 موچەی تەواوت بۆ بنێرێ تۆ بێی تەنیا 10 موچە بدەی بە فەرمانبەران، بەڵام 2 موچەی بەرید لە شەوە سوورەکانی خۆت و کوڕەبەر پرسەکان و مەسوولەکان لە شەوی سەری ساڵدا لە دەروی وڵات سەرفی بکەن بەداخەوە. بۆ یەک هەمیشە ماوەی 10 ساڵ ناڕەزایەتیەکان بەردەوامە و یەکێکترش لەو خاڵانەی کە تەواوی خەڵک بابزانێ ئێمە ماوەی 2 ساڵە پلەبەرزکردنەوەمان ڕاگیراوە کە ئەمە سیستەمێکی زۆر گەورەترە لە جۆرێک لە موچە دزین، چونکە 2 ساڵە پلەبەرزکردنەوەی مامۆستان و فەرمانبەرانی هێزە ئەمریکانی ڕژێمی ئێران لا سنووری بەستامی سەرباشاری سەقز لە ڕۆژهەڵاتی کوردستان تەقیان لە کۆمەڵێک لە کۆڵبەران کرد و بەهۆیەوە کۆڵبەرێک بە ناوی ئومید ئەفروزە خەڵکی شاری بۆکان بە سەختی بریندار بوو. ئەم کۆڵبەرە بە مەبەستی وەرگرتنی چارەسەر بۆ نەخۆشخانە گواسرایەوە و بە پێی زانیاریەکان دۆخی تەندروستی ناجێگیرە. بەپێی راپۆرتی کۆڵبەرنیۆز دانیشتنی دادگا بۆ لێکۆڵینەوە لە تۆمەتەکانی کامران ساختمانگەر لە لقی سەونۆی دادگای تاوانەکانی سنا بەڕێوەچوو. ئەم چالاکیە کرێکاریە سەبارەت بە تاوانی تۆمەت لێدان و ناوزڕاندن بەرگری لا خۆی کردووە. بەپێی راپۆرتەکە ئەم دۆسیەیە لەسەر سکاڵای دادستانی شاری سنە و جەهانگیر ئەلیاسی بەڕێوەبەری گشتی ڕێگاوبان و شارسازی کوردستان لە دژی ناوبراو کراوەتەوە. جاستین ترۆدۆ سەرۆکوەزیرانی کەنەدا ئەمڕۆ دەست لە کارکێشانەوەی خۆی لا سەرکردایەتی پارتی لیبەراڵی دەسەڵاتدار ڕاگەیاند تاوکاتی سەرکردەیەکی نوێ بۆ پارتەکە هەڵدەبژێردرێت وەک سەرۆکوەزیرانی کەنەدا دەمێنێتەوە. ترۆدۆ لە پەیامەکەیدا دەست لە کارکێشانەوەی خۆی لا پۆستی سەرۆکوەزیرانی کەنەدا و سەرکردایەتی پارتی لیبەراڵی دەسەڵاتدارەکەی وڵاتەکەی ڕاگەاند و بە شێوەیەکی کاریگەر کۆتایی باخولی نزیکەی 10 ساڵی خۆی هێنا. گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێشکەشکردن هەر شاد بن.